بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێگەن جوانترین سڵاو و خۆشەویستیتان پێشکەش دەکەم و تاعات و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزانتان قبول بێ. هەروەها پیرۆزباییەکی شیا و ئاراستەی تەواوی موسڵمانان دەکەم بە بۆنەی یادی بەدری گەورە کە یادی سەرکەوتنی ئەهلی حەق و حەقپەرستی بوو بەسەر باتڵ و نەزانیدا. بینەرانی بەڕێز و خۆشەویست لە بەرنامەی گفتوگۆی ئەمجارەدا باز لە چۆنێتی بەجێهێنانی فەریزە یان واجبی زەکات دەکەین لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە. بێگومان زەکات یەکێکە لە پایە و کۆڵەکە گرنگەکانی ئاینی پیرۆزی ئیسلام و لە قورئانی پیرۆزیشدا لە دوای ئیقامەی سەڵات باسکردن لە نوێژ و بەجێهێنانی نوێژ خوای گەورە ڕاستەوخۆ بە دوایدا باز لە ئیتای زەکات و جێبەجێکردنی فەریزەی زەکات دەکات. واتە ئەگەر نوێژ کۆڵەکەی دین بێ و پایەیەکی گرنگ بێ لە پایە گرنگەکانی ئیسلام و موسڵمان دەبێ بەردەوام پابەندێ پێوە، ئەوە زەکاتیش کۆڵەکەی کۆمەڵگەکەیە و کۆمەڵگە ڕادەگرێ. بێگومانین کە کۆمەڵگە هەمیشە بریتێ لە تەعامولێکی دروست و پەیوەندی و هەڵسوکەوتێکی دروست لە نێوان تاکەکانی کۆمەڵگەدا و بۆ نەهێشتنی ئەو فەراغ و چینایەتی و جیاوازی کە لە نێوان تاکەکاندا دروست دەبێت کە ئەمەش لە کۆمەڵگەی ئیسلامیدا زەکات پڕی دەکاتەوە و ئەو فەراغ و دووریەکەی نێوان هەژار و دەوڵەمەندەکان زەکات دەتوانێت پڕی بکاتەوە. بێگومان ئەگەر زەکات بە شێوەیەکی دروست یا بەو شێوەیەی کە خوای گەورە و پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم دەیانەوێت جێبەجێ بکرێ، دەوڵەمەندەکان بە ئەرکی خۆیان هەستن ولا بەلای هەژار و نەدارەکاندا بکەنەوە. ئەو کاتە کۆمەڵگە دوورە بێت لە کۆمەڵگەیەکی پڕ لە قەیران، دوور دەبێت لە هەژاری، لە بێکاری، لە تاوانەکانی تری کۆمەڵگە. بێگومان دەزانین کاتێ مرۆڤ کە هانا بۆ دزی و بۆ کۆمەڵێشتی گەندەڵی دەبا بەهۆی نەبوونی و نەداریەوە، تەنانەت ئەوەش کە دەستی دەچێتە نێو خوێنی دۆستەکانیەوە هەر بەهۆی نەبوونیەوەی. دەگەڕنەوە لە سەردەمی پڕ لە دادپەروەری عومەری کوڕی عەبدولعەزیزدا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، ئەو ئەفریقایی کە ئێستا بەدەست هەژاری و نەداری و برسێتی و بێکاریەوە دەناڵێنێ و نوێنەر و والیەکەی عومەری کوڕی عەبدولعەزیز کە ناوی یەحیا بووە نامە بۆ خەلیفە دەنێرێت کەوا گیرمان خواردووە بەدەست پارە و زێڕ و زی و دەغڵودانی بەیتولماڵەوە و نازانین چی لێ بکەین یا چۆن بەکاری بهێنین و چۆن سەرفی بکەینەوە. عومەری کوڕی عەبدولعەزیزیش دەفەرمێ زەکاتی خەڵکە هەژارەکە بدە و هەژار مەهێڵە. پاشان ئەویش دەڵێ بەو شێوەیەمان کردووە و هەژار لە وڵاتدا نەماوە. پاشان عومەری کوڕی عەبدولعەزیز دەفەرمێت کەوا قەرزی قەرزارەکان بدەنەوە، ژن بۆ بێژنەکان بهێنن و نەخۆشان چارەسەر بکەن. تەنانەت لە کۆتاییشدا دەفەرمێ پرد و نەخۆشخانە و شوێنە گشتیەکانیش ئاوەدان بکەنەوە. دوای ئەم خزمەت گوزاریانەش هێشتا خەزێنەی بەیتولماڵی موسڵمانان پڕ لە زێڕ و زی و پارە بووە. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە گرنگی و پێگەی زەکات دەکەین لە ژیانی موسڵماناندا و چۆن پێویستە موسڵمانان پێی هەستن چۆنیەتی دابەشکردنەکەی یان چۆنیەتی بەجێهێنانەکەی. لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز مامۆستا عوسمان کانی کوردەیی زانای ئاینی کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانی بەرنامەکەمە باز لەم پرسە گرنگە دەکەین. مامۆستایان سڵاوی خوای گەورەت لێبێ و تاعات و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزانیشتان قبوڵ و وەرگیراو بێ ئینشاءالله. وعليكم السلام ورحمة الله وبركاته. منش بهمان شوى پیرۆزبایی ئەم مانگە و هەروها دەستخۆشی لە جەنابەت و سڵاو و ڕێژم بۆ سەرجەم بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام هەیە. دەستان خۆش بیاخۆ. زۆر باشە مامۆستا، باباز لە حیکمەت و فەلسەفە و نهێنی واجببوونی زەکات بکەین لەسەر موسڵمانان کاتێ بێگومان هیچ پەرستش و عیبادەت و ئەحکامێک یام هەر شتێکەوە خوای گەورە فەرمانی پێکرد بێ بێهۆ و بێنهێنی و بێ حیکمەت نەبە. من پێم خۆشە بزانم حیکمەت و فەلسەفەی فەرزبوونی زەکات لەسەر موسڵمانان بۆچی دەگەڕێتەوە؟ بله. الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد المبعوث رحمة للعالمين وعلى آله وأصحابه وأتباعه أجمعين. زور سپاس بۆ جەنابەت، بارك الله فيك لەسەر قسە خۆشانی کردت. بێگومان ئاینی پیرۆزی ئیسلام کە هاتووە بۆ تۆکمەکردن و ڕێکخستن و
تەرتیبکردن و تەنزیم خستنی کۆمەڵگای بەشەریەتە بۆی کەوا ئینسانەکان لە زەلیلی لە ژێردەستەیی لە نەبوونی لە قات و قڕی لە فەوزەوی دەرباسکە بۆ یاسا بۆ پابەندبوون بە شەریعەتی خوا بۆی کەوا لەسەر ئەساسی بنەما ڕێز لێگرتن و یەکتر خوێندنەوە و حساب بۆ یەکترین بۆیە ئەوەی کە جەناب باسی دەکەی زەکات و هەروەها چۆنیەتی ئەداکردنی فەریزەی زەکات بەڕاستی چۆن نوێژ واجبە ڕۆژانە 5,000 ئینسان نوێژ دەکا بە هەمان شێوە حەج واجبە لە هەموو تەمەن جارێک واجبە ساڵانەش بە هەمان شێوە ئەوها زەکات دان واجبە واتە هیچ بایەخی زەکات کەمتر نییە لە نوێژ و لە حەج و لا فەریزەکانی تر کە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم بني الإسلام على 5 بینای باڵەخانەی ئیسلام لەسەر 5 ئەساسە یەکەم لەوانە کە فەرمێ وەزەکات وئیتائی الزەکات زەکاتدان و پاکردنەوە و خاوێنکردنەوەی ماڵ و دارایی مسلمانانە بۆیە ئەم زەکاتدانش بەڕاستی چەند حکمەتێک هەیە یەک لەو حکمەتانە بەڕاستی کە خوای گەورە باز دەکات دەفەرمێ کەی لا یەکونە دوولەتەن بین الأغنیاء منکم نابێ ئەو ماڵ و داراییە تەنها لە مابینی دەوڵەمەندەکان هاتوچۆ بکا و سەرمایەدارەکان تەحەکوم بەو پارە و داراییە بکەن بۆ ڕێگە چارە چییە بۆی کە پارە و دارایی دابەزێ بۆ خوار چینی دەوڵەمەند بۆ هەژاران ئەویش بەڕاستی عەتا و بەخشین و سەدەقە و زەکات و ئەم سەرفیترەوە ئەو شتانی کەوا خوای گەورە وازمی کردووە کە عیبادەتی مادیە عیبادەتی مالیە بێ لە عیبادەتی عەقیدەیی بێ لە عیبادەتی بەدەنی عیبادەتێکی مالیە بۆیە بۆ پاکردنەوەی ماڵە یەک لە ناوەکان و معنایەکانی زەکات النمو والبەرەکە والزەکا هەردووشیان بە معنای پاک بوونەوە بە معنای گەشەکردن و زیادکردن بۆیە کاتێکەوە کەسێک ماڵێک دەبەخشێ بەڕاستی ماڵی خۆی پاک دەکاتەوە گەشەی پێدەدا و زیادیشی دەکات کاتێک باغەوانێک باغێکی چڕوپڕی هەیە دەیەوێ ئەو باغی بەرەکەتدار و بەرهەمدار بێ هەڵدەستێ بە قوتکردنی سەر و لق و پۆپەکانی بۆی کەوە سەمەرەی زیاتر بێ جا ئەو ماڵ و دارایش بە هەمان شێوەکە و هات چڕوپڕ بوو دەبێ باغەوانەکە دەبێ خاوەنەکە هەستێ بە ئەنجامدانی بژار بە ئەنجامدانی متوربەکردن بە ئەنجامدانی چەند پێ ڕێگە چارەیەک بۆی کەوە ماڵەکەی زیاد بکە یەک لە زیادکردنی ماڵ و دارایی ڕێگە چارە هۆکار بەڕاستی بەخشینە عەتایە و هەروەها حکمەتێککە لە حکمەتەکانی زەکات بەڕاستی نەهێشتنی بخل و ڕەزیلی و خۆپەرستی و ئەنانیەتە کاتێک دەوڵەمەندەکان دەبەخشن ڕوحی فیداکاریان دەبێ نەکەر بە قسە نەکەر بە تەعاونی بەدەنی بە تەعاونی مادیش دەتوانن برایانی خۆیانی هەژار هاوبەشکەن شەریکەن لە کار و بار و لە ئیمتیازاتەکانی خۆیان بۆیە بەڕاستی پێغەمبەری خوش وعدەی داوە صلی الله عليه وسلم کە دەفەرمێ ما نەقەسە مال من سەدەقە هیچ ماڵ و داراییەک لە بەخشین و لە دەستکراوەی کەم ناکە کەواتە ئەگەر سیر بکەین بەڕاستی زەکات خۆی لە خۆیدا بەرەکەتە خۆی لە خۆیدا زیادەکردن و گەشەکردن و زۆربوونی ماڵ و داراییەکەیە و هەروەها خاوەنەکەشی لە نەخۆشی جەستەیی لە نەخۆشی دەرونی لە نەخۆشی فکری جاری وایە دەپارێزێ بەهۆی ئەوەی کەوە دراوسەیەکی هەژاری هەیە چاوی بڕیوەتە ئەو ماڵ و داراییەی کاتێکەوە زەکاتی خۆی پێدەدا لەوانەیە ئەم حەسوودی و ئەم چاوبڕین و ئەم چاوتێوەبوونیەی نەمێنێ کەواتە بەڕاستی دادگەریەک بەدێ دەکرێت لە ئەنجامی بەجێهێنانی فەریزەی زەکات ئەویش تەسویەیە دادگەری ئەم ئیسلامەیە کاتێک کە هاتووە بۆی کەوا کار و بار و ئیشوکاری مسلمانان بەم شێوازە ڕێک بخە بەڵێ مامۆستا وەگەزانین لە کاتی دەست بەکاربوون و بوونی دەوڵەتی ئیسلامیدا دەوڵەت هەڵدەستێ بە وەرگرتن و کۆکردنەوەی زەکاتەکە وەگە بینین لە سەردەمی سەیدنا ئەبوبەکری سەدیقدا ڕەزا ڕەحمەتی خوای لێبێ بەرامبەر بە هەڵگەڕاوەکان ئەمەی جێبەجێ کرد و تەنانەت ئامادە بوو شەڕیشیان لەسەر بکات و دژی ڕای هەموو هاوڵانیش وەستایە بەڵام لەم سەردەمەدا کە دەبینین هیچ دەوڵەتێکی ئیسلامی نییە ئیسلامی پیرۆز چۆن ئەو هەستە لای دەوڵەمەندەکان لای خاوەن سەروەت و سامان و پارە و زێڕ و زیوەکان دروستەکە کە بەبێ ئەوەی هێزی شمشێر و دەوڵەت بەسەریانەوە هەبێ ئەم هەستە چۆن دروست دەبێت کە خۆیان بەرپرسیار بزانن بەرامبەر بە هەژار و نەداری کۆمەڵگەکەیان و بەرامبەر بەو فەریزەیە بەرپرسیارانە هەڵسن و جێبەجێ بکەن. بەڵێ معلومە لە ڕێی ئەم کەناڵە جوانەی جەنابتەوە کەناڵی ئاسمانی پێیام ڕۆژانە بەرنامەی ئاینی هەبووە خەڵک وشار کراوەتەوە کە کاتێک
چەندین جار باس کراوە لە وتاری مامۆستایان خوای گەورە پاداشە داتەوە کە دەفەرمێ ما آمن بي من بات شبعان وجاره جائع إلى جنبه وهو يعلم. پێغمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەو ئیماندارەی کە لەوانەیە لە لووتکەی تەقواداری و لە لووتکەی چاکەکاری و لە لووتکەی بەخشین و چاکەکاریدا بێ دەفەرمێ ئەو ئیماندارە گەورە و بەڕێزە ئیمانەکەی تەواو نییە کاتێکەوە هەست دەکات دراوسەیەکی یاخود خزمێکی نزیکی یاخود هاوڵاتیەکی با خزمیشی نەبێ هەر هاوڵاتی بێ یاخود با مسلمانێک بێ لە غەزە بێ لە عێراق بێ لە ئەفغانستان بێ لە هەر جێگایکی ئەم دنیاە بێ دەفەرمێ ئەگەر هەستت کرد کە ئەم دراوسێ و کەس و خزم و مسلمانەت هەژارە ئەگەر هات و کۆمەکی نەکرد دەفەرمێ و کەسە ئیمانداری حەقیقی نییە و ئیمانەکەی ئیمانێکی کامڵ نییە. بۆیە ئەم هەستی ئیمان و هەستی ئیحسان و هەستی تەقواداری بەڕاستی تەقوا هەر ئەوە نییەکەوە ئینسان بەس نوێژ بکە یان بەس بە حەج و عەمرەوە بگرێ یان تەنها خەریکی قورئان خوێندن بێ یان تەنها خەریکی دەرس و دیراسەتی عیلمی و زانستی بێ. وەڵاهی ئەگەر هەر بڕگەیەکی ئەم ئیسلامە فەرامۆش بکەین بەڕاستی هەموو حکمت و فەریزەکە دەبینین جاری وا هەیە لەوێ بەدی دەکرێ. خوا بە زۆر نوێژیت خۆش نابێ بە زۆر حەزیت خۆش نابێ بەڵام جاری وا هەیە بە لە خەمبوونی برایەکی ئیماندار و مسلمانێکت کە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم من نفس عن مؤمن كربة من كرب الدنيا نفس الله عنه كربة من كرب يوم القيامة. هەر ئیماندارێک هەستێ وەک مەردان وەک دلێران وەک ئازایان بەوەی کەوا دەستباری هەژارێک بگرێ کۆمەکی بکات تەعاونی بکات چارەسەری نەخۆشیێکی بۆ بکە کرێی خانوویەکی بۆ دابین بکە یان نیشتەجێی خانوویەکی بکە. بۆیە بەڕاستی ئەوە کاتێکەوە ئەو غەمە لەسەر ئەو ئیماندارە سوک دەکا خوای گەورە غەم و خەفەت و مەشاکیل و گرفتەکانی دوا ڕۆژی لەسەر سوک دەکا و لای دەبا. وەڵڵاهی ناخۆشیەکانی ناو قەبر و بەرزەخ پردی سیڕات و حەشر و کتاب و میزان والله هەمووی ئاسان دەبێ و سەهل دەبێ بە تەعاونکردنی مسلمانان و دەستبارگرتنیان و بە یارمەتیدانیان و بەوەی کەوا یەک ناخۆشی لەسەر مسلمانێکی هەژار هەڵدەگری خوای گەورە بەهۆی لابردنی ئەم ناخۆشیە چەندین ناخۆشی دوا ڕۆژت لەسەر لا دەبات. جاری وا هەیە وامان لێ هاتووە کە کەسێک بەخشیوێتی زەکاتی داوە دوای ئەوەی زەکاتیشی کۆتایی هاتووە هەر بەخشیوێتی سەدەقەی کردووە واتە بەخشین کەم ناکا بە زەکات دەبێ هەر کۆتایی نا دەبێت سەدەقەش بکەیت دەبێت سەرفترەش بدەیت دەبێت زەکات بدەیت دەبێت پاشان هەدیە شەر بدەیت یعنی بە هەموو نوعێک هەر ببەخشی. وای لێ هاتووە بە نەخۆشیێکی گەورەی لە پێش بوو بۆ نەشتەرگەری چووە بەڵام پێش نەخۆشیەکە سەدەقەیەکی کردووە خوای رب العالمین کردوێتی بەهۆی شیفاءەوە. بۆیە پێغەمبەرمان فەرمی صلی الله عليه وسلم داو مەرضاکم بالصەدەقە ئێوە چارەسەری نەخۆشیەکان و نەخۆشەکانتان بدۆزنەوە لە ئەنجامی بەخشین و سەدەقە و زەکات و خێرەکانتان. بۆیە لەوانەیە 100,000 دەبەخشی $100 دەبەخشی بەڵام خوای گەورە لەو لایە $1000 بۆ دەجێڕێتەوە بەهۆی نەکردنی داو دەرمان و ئەنجام نەدانی نەشتەرگەریەک و چەندین کێشە و گرفتت لە کۆڵ دەبێتەوە. بۆیە بەڕێزم وەڵڵاهی هەر کەسێک لەم دنیاە من جاء بالحسنة فله 10 أمثالها یەک خێر بکەی لەم دنیاە خوای رب العالمین دە خێری گەورەترت بەنسیب دەکات لە دوا ڕۆژ. بۆیە تاوەکو یەک بە 70 و یەک بە 700 خوای رب العالمین بۆ دووبارە دەکاتەوە کە خوای گەورە دەفەرمێ مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة والله يضاعف لمن يشاء والله واسع عليم. ئەو خەڵکەی کەوا دەستی عەتا و بەخشین و زەدەقەی خۆی کردوتەوە نەک هەر لە ڕەمەزان پێش ڕەمەزان و پاش ڕەمەزانیش. ئێمە خەڵکێکمان هەیە تەنها لە ڕەمەزان دەبەخشێ بەڵام ئەلحەمدولله مسلمانی حەقیقی مسلمانی ڕاستەقینە لە 4 وەرزەی ساڵ دەبەخشێ دەفەرمێ وەکو دنکێ گەنمێک وایە کاتێک برا جوتیارێک ئەم دنکە گەنمە تۆ دەکا و شین دەبێ و 7 گوڵان دەگرێ هەر گوڵێکیش 100 دنکی تێدایە وەکو ئەوە وایە خێرێکا تۆ دەیکەی واتە یەک خێر في 700 دەکرێت خوای رب العالمین بۆ خاوەنەکەی دەژێڕێتەوە. بۆیە بەڕاستی ئەمر سۆز و لە خەمەوە بوونی ئیمانداران بەڕاستی بە ئیمانەوە دەکرێت بە تەقواوە دەکرێت. هەموو خەڵک ناتوانێت ماڵی خۆی زەرد بکا و ئیحسایی بکا و سەرژمێری بکا و هەستێ بە دابەشکردنی زەکات و سەدەقە و بەخشینەکانی هەموو کەس وا ناکە. ئەوەی کەوە وما یولقاها إلا ذو حظ عظیم ئەو خەڵکانە دەسەنستە ماڵی خۆیان
دەستان دەچێتە بەخشین و عەتا و سەدەقە ئەوانەی کە بۆ خوا یەک لابۆتنەوە ئەوانەی کە بۆ خوا چۆتنە مەیدان ئەوانەی خوای گەورە بۆ خۆی هەڵی بژاردوون إن لله عبادا اختصهم لحوائج الناس يفضع الناس في حوائجهم خوای گەورە کۆمەڵە پیاوێکی مردی هەیە لە کاتی سعوبات و ناخۆشیەکاندا ئەم پیاوانە وەک شێر ئاسا دێنە مەیدان بۆ بەخشین بۆ عەتا بۆ سەدەقە بۆ زەکات بۆ دەستبارگرتنی هەژاران بۆیە خەڵکانی هەژار و نەبوو نەدارە هانایان بۆ دەبن لە کاتی پێداویستەکانیان و ئەوانش بە هانایانەوە دێن جا بەڕاستی ئەوانن کەوا خوای رب العالمین دەفەرمێ سەبعة يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله حوت زۆرە کەسن لەژێر سێبەری عەرشی پەروەردیگار لە دوا ڕۆژ کە ناخۆشترین کات ڕۆژی مەحشەرە ڕۆژی دوایی و مەحشەریشە گەرمایە خەڵک زەحمەتی دەبینێ لە ناڕەحەتیدایە خەڵکێک بەختەوەرن لەو کاتەی ئەوانەی کە لە دنیا بەڕاستە بەخشیویانە و وها شاردویانەتەوە نهێنیان کردووە چەپە نایزانێ واتە هەر خەریکی بەخشین بوون ماڵ و دارایی و سەروەت و سامانیان بە هەموو خەڵکێک بە هەموو هەژارێک بە خزم و کەسی جاری وایە هەژار نییە بەڵام برایەتی پێویستی بە زەواج هەیە پێویستی بە نەشتەرگەری هەیە پێویستی بە دابینکردنی سوکنە و بینا و خانوو هەیە بۆی جێبەجێ دەکات بۆیە نابێ واتێ بگەین ئیلا فەقیرێکی بدۆزیەوە کە زۆر فەقیر بێ دەرەجە یەک بێ ئەنجا تۆ بچی خێری پێ بکەیت جاری وایە خەڵکێکی لەوانەیە زەنجینیش پێی دەچێت بۆیە یەک لەو کەسانی کەوا زەکاتیان پێ دەچێت خوای رب العالمین دەفەرمێ وابنی السەبیلی کە دەفەرمێ إنما الصدقات للفقراء والمساكين إلى آخر دەفەرمێ وابنی السەبیل ابن السەبیل چێیە ڕێبوارەکانن کەسێکی زەنجین و بازرگانێکی دەوڵەمەندە پارەی لێبڕاوە لە ڕێگا ئەمەش زەکاتی پێ دەچێت کەواتە زەکات هەر بۆ هەژار نییە بۆ خەڵکێکە مجاهیدە خەڵکێکە فی سەبیلیلایە خەڵکێکی قەردارە ئەو خەڵکانەی کەوا لە خزمەت ئەم ئاینەدان ئەم کەناڵە بەڕێزەی جەنابتە کاتێکەوە شەو ڕۆژی پێکەوە بەستاوەتەوە بۆ خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلام لێرەوە من مسلمانان دڵنیا دەکەمەوە واللهی خێر و زەکات و سەدەقەکانیان ببەخشن بەم کەناڵە ئیسلامیانە خوای گەورە دەقات پاداشیان دەداتەوە لەبەر ئەوەی دەبنە هۆی وتارەکانی ئێمە هۆی پەخشبوون وتاری ئێمە هۆی نسیحەت هۆی ئامۆژگاری تەنانەت چەندین خەڵکی ناحاڵی هەبووە لە خۆکوشتن و خۆسوتاندن دەرباز بووە بەهۆی وتارێک کە لەم کەناڵە پیرۆزەوە پەخش کراوە کە بەهۆی ئەوەی یەک ئامۆژگاری زانایەکی ئاینی و یەک محاضرە و یەک کۆڕێک و تەفسیرێک و حەدیثێک واللهی زەکات و سەدەقە شەر نییە ئیلا بۆ داما و هەژار و نەبوونێک و دەست قڵشاوێک بێت وڵای جاری وهەیە بۆ مؤسساتی خەیریە بۆ مزگەوتە بۆ مەدارسی شەرعیشە بەڵێ مامۆستا پێم خۆشە ڕوونتر و زیاتر لەسەر ئەمە قسە بکەین کە تا ئێستا بەشێک لە مامۆستایانی ئاینیش پێیان وایە کە کەناڵە ئیسلامیەکان یان ڕێکخراوە ئیسلامیەکان یا ئەو شوێنانەی کە بۆونە خەڵک فێری قورئان خوێندن یان وتاری مامۆستایان دەکەن زەکاتیان پێ ناشێت تا چەند ئێمە ئەم تێگەشتە دروست بکەین یا خەڵک هۆشیار بێتەوە لەوەی کە بەخشینی زەکات و خێر و سەرفیترەکانیان بە کەناڵە ئیسلامیەکان بێ بە شوێنە بانخوازیەکان بێ ئەمە شتێکی دروستە و هیچ ئیشکالێکی لەسەر نییە یا ئەم ڕەیەی جەنابەت کە پێت وایە بەخشینی زەکات و سەرفیترە و خێرەکان بە کەناڵەکان هیچ ئیشکالێکی نییە و بگرە ڕەزامەندی خواشی لەسرە لە چێوە سەرچاوی تۆ بۆچی بەشێکی دیکە لە مامۆستایانی ئاینی دژی ئەم بۆچوونە دەوەستنەوە خوای گەورە پاداش داتەوە حەزم نییە بەبێ تەشەنوج بەبێ ئەوەی کەوە هەست و نەستی هیچ زانایەکی ئاینی بریندار بکەین بەڵام بەهۆی پابەندبوونی بەشێک لە زانایانی ئەم سەردەما بە فتوای 100 ساڵ پێش ئەمڕۆ یان 200 ساڵ پێش ئەمڕۆ یان پابەندبوونیان بە مەزهەبێک کە ئەو مەزهبانە تاجی سەری ئێمە لە شەئن و شکۆیان کەم ناکەینەوە و بە ئێمەش بچووک نابنەوە بەڵام بەڕاستی زانا ئەو زانەیە کەوا زانای سەردەم بێ إذا كنت إمامي فكن أمامي أي مامۆستا ئەی زانە ئەگە تۆ پێشەنگ و پێشەوە و دەمڕاستی منی وەرە ئەوڕۆ لەناو کێشە معاناتی من بە گەورەمان شافعی ڕەحمەتی خوای لێبێ ئەگەر لەم زمانی ئێستادا بوایە بەشێکی تەرخان دەکرد بە مؤسساتی ئیعلامی ئیسلامی واللهی دڵنیا بن لەوەی ئەو زانانە کە پابەندن بە مەزهەبێک بە فتوایە کە 200 ساڵ پێش ئەمڕۆ دراوە ئێمە خوا نەخواستە تەشیریان پێ ناکەین خوای گەورە پاداشیان داتەوە و گومان دەبین ئەوەش لە تەقواداری خۆیان بێ بەڵام
کاتێک کەناڵی ئیسلامی و مؤسساتی دینی و خەیری و قورئانی و فەرموودە و ئەوانە زەکاتیان پێ ناچێ، کاتێکەوە بەیت المالی موسڵمانان بەشێکی هەرە زۆری بۆ دابینکردنی پێداویستی مامۆستایانی وانەبێژی مەدرسە شەرعیەکان بوو، بۆ دابینکردنی لایەنی ئیعلام بوو، بۆ دابینکردنی قوتابخانە قورئانیەکان بوو، دەستگای ڕۆشنبیری نووری حکمەیە، بۆ خانەی فەرموودەیە، دارولحەدیثە، بۆ ئەو هەموو علومە خەیری و دینی و شەرعیانە بووە. بەڵام ئێستا کوا بەیت المالە، کوا ئێستا بەش و سەدەقە و حیسە و بودجەی کەناڵە ئیسلامیەکان تەنانەت مۆڵەتیان پێ نادەن کە کەناڵەکە دابنێن لەسەر حیسابی نەفەقەی هەژاران بەڕێوە بچێ، چ جای ئەوەی کە کۆمەچیان بکەن. بۆیە ئەوڕۆکە بەشێکتر لەو بەشە فراوانەی کە خوای ڕەب العالەمین دەفەرمێ، ئەگەر ئەو ئاەتە بخوێنەوە هەم بۆ بەرەکەتەکەش با لە خزمەتێکین کە دەفەرمێ لە سوورەی التەوبە ئاەتی 60 إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها والمؤلفة قلوبهم وفي سبيل الله وابن السبيل والغارمين وفي سبيل الله وابن السبيل فريضة من الله. ئەم هەش سینفە خوای گەورە دیاری کردووە، بەڵام زانایان دەفەرمون وفي سبيل الله بەشێک لە فی سەبیل الله و ئەوانەی بۆ خوا ئیش دەکەن. وڵی ئەم مؤسساتە خەیریانن، ئەم دەستگای بەخشینەی ئێوەیە، ئەم کەناڵە ڕەنجینەی پەیامە کە لە شەو ڕۆژ لە خزمەتدایە، ئەم کەناڵە ئیسلامیەکانی ترەکەوە بەبێ وچان خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلام دەکەن. بۆیە بەڕاستی ئەمن ڕێزم بۆ زانایان هەیە، بەڵام بابێن ئایا کە خێزان و کەس و خانەوادەی ئەم زانایانە ئایا سەیری ئەم کەناڵە بەڕێزەی جەنابەت دەکەن کە پڕ لە بەهای بەرز و لە ئەخلاقی جوان و لە فێرکردنی ڕەوشتی پێغەمبەر بە ماڵ و مناڵمان، یان تەمەشای ئەو کەناڵانە دەکەن کەوا سەتاسەتی لە وروژاندنی جنس و ئارازوەکان و ناساندن و ئاشناکردنی تەقالیدی شەرق و غەربە بە موسڵمانی ئەوڕۆی کوردستانمان. ئایا مامۆستایانی ئاینی چ کەناڵێک لە ماڵەکانیان دەکەنەوە؟ ئایا ئەم کەناڵانە نیەکەوە بۆتە هۆی ڕاگرتنی دین و قیەم لە ناو ئیعلامی ئیسلامی؟ بۆیە بەدڵنیاییەوە ئەو قسەیە دەکەم و لێشی بەرپرسیارم بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر زانایەکیش و لە دوا ڕۆژیش تەحملی ئەو فتوایە دەکەین کە دەیکەین کەناڵێکی ئیسلامی کە خزمەت بە ئاینی پیرۆزی ئیسلام دەکا، خەڵکێک ئەگەر زەکات لەبەر ئەوە نادەکە بۆی نابێ، ئۆباڵی ئەو خەڵکە بە ئەستۆی ئێمە بێ ئەگەر هات و زەکات بۆ ئەم کەناڵ و دەستگا و بەخشین و پرۆژە خەیریانە نەبێ. ئەدی مەداریسی شەرعیمان هەیە، ئەدی مؤسساتی خەیریمان هەیە، ئەدی چەند ڕێکخراومان هەیە لە خزمەت بێباوکانە، لە خزمەت خوشکە بێوەژنەکانمانە کەوا پیاوەکانیان شەهید بووە، جا چ لە پێناو دین بووە، چ لە پێناو کوردستان بووە کە ئەو ڕۆکە بەداخەوە حکومەت پشتی لێکردون و ڕووی لێوەرجێڕاون. ئەدی ئەوان چ بکەن کە ئەلحەمدوللا ئەم دەستگا خەیریانیە توانیویانە هەستن وەکو باوکێکی دڵسۆز بۆ بێباوکان، وەکو برایەکی خەمخۆر بۆ بێوەژنەکان و بێ پیاوەکان و بۆ خەڵکانی کەوا خاوەن پێداویستی تایبەتن لە دابینکردنی پێداویستی و ڕۆژانەیان. ئەدی کاکە ئەو خەڵکەی کەوا فی سەبیل اللهە چێیە؟ هەر ئەوەیە نییە کەوا غەزا دەکا، ئەدی ئەوەی غەزا دەکا پێویستی بە شیر و تیر نییە، ئەوەی غەزا دەکا پێویستی بە سیارە نییە. ئەدی ئەم ئیعلامە باسی غەزا و سیرە و جیهاد و جەنگ و تەفسیر و حەدیسی ئەم پێغەمبەرە ناکا صلی الله عليه وسلم. قاعدەیەکی ئوسوڵیمان هەیە، زانایان دەفەرمون ما لا يتم الواجب إلا به فهو واجب. واتە هەر هۆکارێک کەوا واجبێک لەسەر پەکی کەوتبێ ئەویش واجب دەبێ. بۆ نمونە خوای گەورە دەفەرمێ ادعوا إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة. ئێوە داوای بانگەوازی بۆ خوا بکەن، بۆ دینی خوا بە حکمەتەوە. ئایا داوە واجبە یان نا؟ بێگومان واجبە. کە واجبە ئایا هۆکاری داوە چییە؟ هۆکاری داوە چییە؟ مزگەوتە بێنازەکانمان کە لە خەتیبەکان هەموو پەکیان کەوتووە و دەرکراون و مامۆستایەکان وتارەکانیان بۆ دەنووسرێتەوە و بە وەرەقەیەکی حازر لە پێشیان دادەندرێ، یاخود ئەم کەناڵە بوێرانەی ئێوە، یاخود ئەو کەناڵە ئیسلامیانەی ئێوە خوا گەورە پاداشتان داتەوە، توانیویانە ئەم فەراغە هەم زانستیە پڕکەنەوە، هەم ئەم فەراغ ڕوحیەش کەوا خەڵکێک لە ئەنجامی بێئومێدی و بێهیوایی ئەم دەسەڵاتە شکست خواردەوە وای کردو خەڵک بێهیوا و بێ ئاوات و بێ ئەمەل بێ، هیچ چارەیەکی نەماوە. دوای ئەوەی کەوا خەباتێکی زۆری کردووە، گە عەفوم کەین، دوای ئەوەی خەباتێکی زۆری کردووە، شەو نخونێکی زۆری کردووە، ئێستا چاوی لە کەناڵێکی ئیسلامی ئەو هابەڕێزە کە کۆمەکی بکە. ئەدی ئەم دارایی و داهات و بودجە و مادە زەبەلاحی ئەم وڵاتە چی لێ هات؟ هەموو بۆ خزم و حیزب و کەسوکاری ئەم حکومەتە گەندەڵەت و بەداخەوە کە نەیانتوانێت بە عەدالەت و دادگەری بەسەر ئەم خەڵکەدا دابەشی بکەن.
زۆر باش مامۆستا بۆچی بەشێ لە خەڵکی ئا بەو شێوە بە گومانەوە سیر دەکەن لە کاتێکا کەناڵی ئاسمانی پەیام ماوەی نزیکەی 10 ساڵە خاوەنی بەرنامەی بەخشین و دەستگای بەخشین و لە ئێستاشدا کۆمەڵێ نەخۆشخانەی خێرخوازین لە شار و شارۆچکەکان ئەمە ئەگەر بۆم نەخواستە چرایەکی وەکو پەیام خامۆش ببێ بکوژێتەوە ماڵی هەزارەها هەژار و کەم دەرامەت و بێوەرژن و خاوەن پێداویستی تایبەت وەکوڵێ دەبێتە کەلاوە دەبێتە تاریکستان کەواتە برەودان بە کەناڵێکی یاو شێوەی پەیام لە ڕێی خێر و خێرات و سەدەقە و زەکاتی مسلمانانەوە کە دەبێتە زامنی دەستەبەرکردنی ژیانێکی خۆشگوزەران دروستکردنی ماڵ بۆ هەژار و نەدارەکان و دڵخۆشی هەتیوەکان بۆچی تا ڕادێ بۆچی خەڵک پێی وایە ئەمە شتێکی خراپە و دوورە لە مەرج و سیفات و خەسڵەتەکانی زەکاتەوە کە بۆ ئەو هەشت چینە دیاری کراون. بەڵێ الحەمدولله خەڵکی وڵاتی ئێمە هەموو موسڵمانە دیندارە لەو پەڕیسیقە متمانەیە بەم حیزبە ئیسلامیانە بەڵام خەڵکێکی لادینی خەڵکێکی علمانی خەڵکێک کەوان نەیار بە ئاینی پیرۆزی ئیسلام هەستاوە بە دروستکردنی شوبهات لە چیەوە کە ئەوانەش حیزبن ئەوانەش وەکو ئێمە حزب و جەماعەت و گروپن بۆیە ئەو شوبهاتێک کە ئەوانە دروستیان کردووە توانی ویانە تا ڕادەیەک زەفەری پێ ببن بەڵام الحەمدولله ئێمە شاهد حاڵی بەخشین و عەتای خەڵکی هەولێر و دەوروبەر و دەتوانین کە ئێمە وەکو هەولێر قسان دەکەین دەتوانین لە سلێمانی نمونەی زیاتریش بێنینەوە لە دهۆک بە هەمان شێوە لە کەرکووک بە هەمان شێوە کە ڕۆژانە دایکان و خوشکانمان برایانمان هەستاون بە ئەنجامدانی ڕەوانەکردنی نەفەقە و سەدەقە بۆ ئەم کەناڵانە ئێمە شاهد حاڵین و بۆ قیامەتیش ئەم شاهدیە دەدەین کە الحەمدولله خەڵکی ئێمە ئیسلامی مسلمانە ئاین دۆستە بەڵام ئەلمانیەکان توانیویانەکەوە بۆ ناشرینکردنی ئیسلام ئیسلامیەکان لە پێشەوە ناشرینکردن دەڵێن ئەحزابی ئیسلامیش حیزبە جەماعەتە بۆیە خوای ڕەب العالەمین ناوی لە من ناوە حیزب پێویست ناکە ئەوان بە شوبهە بیفرۆشنەوە ئەلا ئین حیزب الله هم المفلحون خوا دەفەرمێ حیزبی خوا سەرکەوتووە جاگە خەڵک شەرمی بە علمانیەت و شەرمی بە لادینی و بە مارکسیەت نەبێ من شەرم بە ئیسلامی بوونی خۆم نییە بۆیە ئێمەش حیزبی ئیسلامین حیزبی مسلمانین هو حیزبی خواشنێ الحەمدولله بۆیە خەڵک دوودڵ نییە خەڵک لەوە ساردە کە ئایا ئەم ئەمانەتە دەگاتە جێی خۆی یان نا ئەوە ئەساسە خەڵکانێک توانیویانە لە بینی من و جەنابێت هۆکارێکی خراپ بن نیان توانیوە دەستێکی ئەمین بن ئەم پارەیە بگێنن بەڵام من داوا دەکەم مسلمانێک خێرخوازێک برایەک خوشکێک کە دەیەوێت کۆمەکی ئەم کەناڵە بکە با ڕەدی ئەم شوبهاتانە بداتەوە لەبەرەوەی شوبهە ئەو شوبهانەیە کە ئەوانە نەیارەکان دروستیان کردن نەوەک ئێمە زانانی ئاینی نەک بۆ کەناڵێکی ئیسلامی و نەک بۆ حیزبێکی ئیسلامی دینی خۆمان بفرۆشین بۆ هەموو دنیا لە یەک کەلیمە تەنازل ناکەین ئێمە داوا دەکەین ئەو برا خوشکانی خوا پێداون ڕاستەوخۆ سەردانی ئەم کەناڵانە بکەن با بزانین وەکو کەناڵەکانی سەر بە ئەلمانیەکان و دەسەڵات بە بودجەی فری و کراوەیان لە بەدەستیە یاخود سەدەقە و زەکاتی فەقیرێک و هەژارێک و کرێکارێک و زانایەکی ئاینی بەڕێوە دەچێ وەڵڵاهی زۆری کارمەندەکان کە ئێمە دوومان و لێمان پرسیون نیوە موچە و ڕبع موچەیان هەیە لەبەر ئەوەی کە پارەیەکی ڕەمزیان پێدەدرێ شەو نخونێکی زۆر پارەیەکی کەم کەواتە هەمووی بۆ خوایە هەمووی لە پێناو خوایە پەیامی خوا لەم پەیامەوە پەخش دەکرێ بەبێ مقابل الحەمدولله و سەردەمانێک پارەشان نەبوو هەر کاریان کردو بۆیە ئێمە هەموو ئەو شوبهات و خوڕوقات و پروپاگەندانە ڕەت دەکەینەوە کە لەسەر ئەم کەناڵە ئیسلامیانەی بەڕێستان هەن دوورە لە ڕاستی کە ئەوانە بڵێ پارەکە بۆ حیزب دەڕوا یان پارەکە بۆ مەسلحەتی تاکە شەخسی دەڕوا ئەوانە دوورە لە ڕاستی هەمووی بۆ بەخشینی مسلمانان و بۆ ئاەت و فەرمودەیەک و شەرعێکی ئەم ئاینە پیرۆزەی ئیسلامیە بۆیە خەڵک شوبهەی دروست کردووە نەیتوانیوە تەئسیر لە خەڵک بکات خەڵکی ما الحەمدولله دیندارە مسلمانە و تا ئێستا چەندین کەناڵمان هەیە الحەمدولله بە هاوکاری خەڵکی خێرخوازەوە بەڕێدەچێ و خوای گەورە چەندین بوشڕا و خەونی خۆش و مژدەی پێڕاگەیاندوون لە ئەنجامی کۆمەچیکردن و دەستبارگرتنی ئەم کەناڵە ئیسلامی و کەناڵە ئاینیانێکەوە ئەوڕۆکە خزمەتی کۆمەلگای ئیسلامی ئێمە دەکەن خوای گەورە زیاتر بەرەکەتی خستۆتە ماڵیان قاسە و کاسە و داراییان الحەمدولله بەڵام شتێک هەیە ئینسان ئاگاداری بێ کاتێکەوە
خەڵکێکی هەژار هەیە و پێویستی بە 10,000 دینار هەیە، بەڵێ منیش کۆمەکی خۆم داوە بۆ خەڵکە نەمداوە بە کەناڵی ئاسمانی پەیام. بەڵام کاتێکەوە هەژارەکانی دەوروبەری خۆشم بەراو کرد و تێراو کرد، دەتوانم پەلوپۆی خۆم بە کەیف خۆم پەرت و بڵاوکەم بۆ کەناڵی ئاسمانی. خێرەکەمان با متەنەوع بن، لە حیفزی قورئان داینێ، لە حیفزی فەرمودەی پێغەمبەر داینێ، لە حیفزی کەناڵێکی ئاسمانی ئەوها کە خزمەتی دین دەکات، با خێرەکان متەنەوع بن، نەک ئیلا هەژارێک بێ و کەسێک بێ و جیرانێک بێ. وا بکە پارەکەت دابەشکە بەسەر زۆر خەڵکان بۆ خاتری ئەوەی هەموو خەڵک لی بەهرەمەند بن ئینشاءالله. زۆر باش مامۆستاگیان، خی گەورە پاداشتی بەخێر بداتەوە. مامۆستاکە ئێمە بەم شێوەیە باز لە پێگە و بایەخ و گەورەی زەکات دەکەین. پێم خۆشە بزانم سوود و بەرهەمەکانی زەکات چین بۆ کۆمەڵگە، یان بە شێوەیەکی دیکە کاریگەری و ئاساری زەکات بەسەر کۆمەڵگەوە چییە؟ بەراوردی کۆمەڵگەیەکمان بۆ بکەی ئەگەر زەکات تێیدا وەلا نەدابێ و کاری پێ نەکرد لەگەڵ کۆمەڵگەیەکدا کە زەکات یەکێ بێ لە بنچینە و بنەماکانی کارکردنی وە لە نێوان تاکەکاندا زەکات جێبەجێ بکرێ، ئەم دوو کۆمەڵگەیە چۆن چۆنین و چۆن بەراوردیان بکەین؟ بەڵێ، ئەگەر سەیری ئەو وڵاتە زلهێزانە بکەین کەوا لەسەر بنەمای ڕیبا و سلفە و ڕیبا ئەو مشەخۆرانی کە لەسەر هەژاران و خەڵکانن کە بەرە ئینهیار دەڕوا، کە خوای گەورە دەفەرمێ یەمحەق الله الربا ويربي الصدقات. خوای گەورە ماڵ و داراییەکەوە لەسەر یەک کەڵەکەی کردبێ لە ئەنجامی ڕیبا و معاملەی حرام و با بڵین باج و غەرامە و ضەریبە و ئەو شتانی کە ئەوڕۆکە لە بری زەکات خەڵک دایناوە، خوای گەورە دەفەرمێ ئەو ماڵە هەموو مەحف دەکەمەوە، لە ناوی دەبەم و هەروەها دەفەرمێ ويربي الصدقات. و ئەو ماڵێکەوە گەشەی کردووە لە ڕێی سەدەقە و زەکات و بەخشین و عەتا و کۆمەکیکردن و تەعاونی مسلمانان، ئەوەش خوای گەورە دەفەرمێ خۆم پەروەردەی دەکەم، خۆم بایەخی پێ دەدەم، خۆم بەرەکەتی دەخەمە ناوێ. بۆیە وڵاتە زلهێزەکانی کە ئەوڕۆ ئیفلاسیان هێناوە تووشی ئینهیاری مادی بوون، مالی بوون، هەموو لە ڕێگای ڕیبا بووە، لە ڕێگای ئەم ضەریبە بووە کە ئەمڕۆکە لەسەر خەڵکی مسلمانیش دانراوە. و هەروەها هەڵنەستان بە ئەدانەکردن و جێبەجێ نەکردنی فەریزەی زەکات هەڕەشەی زۆر توندی لەسەرە، کاتێک کە خوای رب العالمین دەفەرمێ والذين يكنزون الذهب والفضة ولا ينفقونها في سبيل الله فبشرهم بعذاب أليم. لسورة توبة آياتي 34. ئەو خەڵکێکەوە ماڵ و دارایی کۆ دەکەنەوە لە ئەنجامی معاملەیان، لە ئەنجامی تێکەولەکەیان، پاشان دەفەرمێ ثم ولا ينفقون في سبيل الله، نایە پێخشن لە پێناو خوا و سەدەقە و زەکات و سەر فیترەکانیان، دەفەرمێ فبشرهم بعذاب أليم. خوای گەورە پەنامان بدا ئەو خەڵکە دەوڵەمەندەی کە ماڵی خۆی نابەخشێ بۆ خوا، دەفەرمێ بەشارەتیان پێ بدا، وەکو ئیهانەیەک بەشارەت، ئەگەر ناخۆوە بەشارەت نییە، ئەوە بروسکەی ماتەمی نییە، ئەوە ماڵ وێرانیە. دەفەرمێ مژدەیان پێ بدە بەوەی کەوا سزایەکی زۆر بە ئێش و ئازار چاوەڕوانیانە، هەم لە دنیا و هەم لە دوا ڕۆژیش. و ئەوانێک کە دەستبەخشن لە پێناو خوا، سەدەقە دەکەن، زەکات دەدەن، بۆیە خوای رب العالمین کە دەفەرمێ والذين ينفقون أموالهم في سبيل الله ثم لا يتبعون ما أنفقوا منا ولا أذى لهم أجرهم عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون. خوای رب العالمین دەفەرمێ ئەو ئیماندار و خوا پێدا و مسلمانە دەستکراوانەی زەنجینانی کەوا ماڵ دەبەخشن، بەڵام کاتێک کە دەبەخشن ئەو شەرتەی هەیە لا يتبعون ما أنفقوا منا ولا أذى، دوو سیفەتیان نەبێ، نە منەتباری، خەڵک منەتبار و قەردار و چاوشۆڕی خۆیان کەن، و هەروەها خەڵک ئەزیەت نەدەن بەو واتایی کەوا بە چاویاندا بداتەوە، بڵێ فڵان کەس ئەها ئەو ساڵی ئەوەندە زەکاتم پێدای، یان لەبەر چاوی خەڵک بڵێ فڵان کەس من نەبوومە تۆ لەبەر سان دەمردی، ئەوە منەت و ئەزیەت ئەوەی نەکا. ئەنجا خوای رب العالمین دەفەرمێ ثم لا يتبع ما أنفقوا منا ولا أذى، نأزيت يعني هي نمنتشان هي دفرمي لهم أجرهم عند ربهم، پاداش جوان لكن خوای رب العالمین سبحان الله لهم أجرهم عند ربهم، خوا پاداش جوان دیاری نکردو، چون دفرمي كل عمل بني آدم له إلا الصيام فإنه لي وأنا أجزي به. هەموو کارو کردەوەی مسلمانان بۆ خۆیانە، تەنها ڕۆژوەکەیان بۆ خۆیە. و لێرەش دەفەرمێ خوای رب العالمین دەفەرمێ لهم أجرهم عند ربهم، پاداش جوان تعیین نەکراوە، دیاری نەکراوە بۆ تاوەکو بەبێ حساب خوای رب العالمین پاداشیان بداتەوە. ولا خوف عليهم، و هەروەها لە مەحشەر و لە دوا ڕۆژ و لە کاتی
پەڕینەوە لە پردی سیڕات و لە دەفتەر ئەعمال و میزاندا هیچ ترسێکیان نییە ولا هم یحزنون و هەروەها عاجز و غەمباریش نابن لەسەر ئەوەی کە لە دنیادا بەجێیان هێشتووە. جا بەڕاستی ئەو بەشارەتێکی خۆشە دڵخۆشکەرە بۆ ئیمانداران لەوەی کەوا بێباک بن نەبەخشین و دەستکراوە بن و خوای رب العالمین یەک بە دەو و تاوەکو یەک بە حوسەتیش پاداشتیان هەمویان بۆ دەجێڕێتەوە ئینشاءالله بەو واتاییکەوە دەبەخشن بەڵام بەخشینەکانی جێی خۆیان بگرن. وەکو باسمان کرد هەندێک خەڵک هەیە پێداویستی کەمی هەیە بەڵام هەندێک خەڵکی کە هەیە بۆ خەڵک دەژیا وەکو باسمان کرد مؤسساتی خەیری کەناڵی ئیسلامی کەناڵی ئاسمانیکی ئەوها کە بە تەعاونی ئەم موسڵمانانەوە بەڕێدەچێ بەڕاستی ئەو بۆ خەڵک ژیانە بۆ خەڵک سوتانە لە خزمەت هاوڵاتی بوون موسڵمانان بوونە. بۆیە لەوانەیە جاری وا هەیە ئەو کارمەندانە ئەو کەناڵانە و ئەو مؤسسە خەیریانە وەڵڵاهی بەفی سەبیللا ئیشیان کردو بەبێ موچە بەبێ ئەوەی کەوا دەرماڵیەکیان بدرێتێ و مەقتوعەیەکیان بدرێتێ کاریان کردو بۆ ئەوەیە بمانەی بۆ خوا ژیان لە خزمەت خەڵک دابوون. بەڵام بەداخەوە خەڵکانێک توانیویانە بەهۆی ناشرینکردنی سیمای ئەو کەناڵ و مؤسساتە خەیریانەکەوە سیناریۆیان بۆ دروست کردوون وایان کرد لە شان و شکۆیان کەم بکەنەوە خەڵک کەمتر یارمەتیان بدا. بۆیە من لێرە دووبارە و سێبارە موسڵمانان هان دەدەم کە دەستبارگر بن کۆمەکی بن من دل على خير فله مثل أجر فاعله. خۆشەویستمان دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر ئیماندارێک ببێتە هۆکاری هەر خێرێک والله ڕێکا و ڕێک پڕا و پڕهەندی ئەو خێری ئەو ئیمانداری خێر دەگاتێ تەنها بە یەک کەلیمەش بێ بە یەک ڕێنیشاندانیش بێ. جا بۆیە ئەم هەموو زەحمەتیە ئەم هەموو ئەرکە ئەم هەموو بارە قورسەی لەسەر کەناڵی ئاسمانی پەیام و کەناڵی ئیسلامیەکانی تر هەیە بەڕاستی موسڵمانێک بەهۆی بەخشینێکی کەمەوە هەندیوانی خێر دەگاتێ ئینشاءالله. خوای گەورە بەرەکەت بخاتە دارایی و سەروەت و سامانی هەموو موسڵمانان ئینشاءالله. ئینشاءالله. مامۆستا لە سەرەتای ساڵانی 2000ەکاندا سەرۆکیەکە لە حیزب ئەلمانیەکان دەیگوت لە سلێمانیدا 16 کەسی ملیاردێردمان هەیە و 2000 کەسی ملیۆن لێر. من دەڵێم ئەگەر بە شێوەیەکی دروست یا بەو شێوەیە کە خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم ویستویانە زەکات تەنانەت بۆ منە لەم خەڵکانە وەربگیرە یا لە سەرمایەدار و دەوڵەمەندەکان کە ئێستا زۆر زیاتر بوون و سەرمایەدارەکان ئێستا بەربوونەتە خوێن و گیانی خەڵکی هەژار و ڕەشوڕوود بەردەوام خوێنیان دەمژن و سەروەت و سامان و ماندووبوونی ئەوان ڕەنجور وزە و توانای ئەوان بۆ خۆیان و بۆ بەرژەوەندی خۆیان و حیزبەکانیان قۆرەخ دەکەن. ئەگەر بە شێوەیەکی گشتی بەو شێوەیە کە خوا پێغەمبەر بیستویانە صلی الله عليه وسلم زەکاتی ئەمانە وەربگیرێ بەسەر کۆمەلگا پێت وایە کۆمەلگا هەر بەم شێوەیە فەقیر و پڕ لە قەیران و بێئیشی و هەژاری و چەرمەسەری بمێنێتەوە؟ بەدڵنیاییەوە نەوەک ئەگەر خێر و بێر و بەرەکەتی ئەم وڵاتە بە دادگەری تەوزیع بکرێ هەژار نامێنێ بگرە زۆر لە خۆمان زیاد دەکا ئەو خەڵکێکەوە ڕەنجێکی زۆری داوە دەقات دەتوانین تەعاونی بکەین و دەستبارگەری بین و یارمەتی بدەینەوە. بەڵام بەداخەوە نەوەک ئەم دارایی و سەروەتە لە خزمەت و لە پێنا و هاوڵاتیان و موسڵمانانی ئەم خاکە سەرف نەکراوە بگرە بۆتە هۆکارێک بۆ بارگرانیکردنی هاوڵاتیان و هەروەها قورسکردنی ئەرکی سەرشانی موسڵمانانی ئەمڕۆ لەبەرچی لەبەرەوەی هەستاون بۆی کەوا خەڵکانێکی بیانیان هێناوە لە ناو وڵاتی خۆمان ئیشیان پێ دەکەن هەژارەکانی خۆمان بێ ئیش و کادە سوڕێنەوە یان هەستاون خەبیر و وەزیر و یاخود خەڵکی ئەهلی خیبریان لە دەرەوە بە پارەیەک و ئیمتیازێکی زۆر هێناوە خەڵکە خەبیرەکەی خۆمان خەڵکە زانا و هۆشمەند و بیرمەندەکەی خۆمان وا لێرانە خەریکی فەلاحەتی و فەریکی مەرداری و خەریق و ئەم کارانە عیب نییە بەڵام خەڵکێکی شەهادەدار وا خەریکی کار و کەساوت و دوکانداریە ئەوڕۆکە خەریج کولیەکانمان هەموو خەریکی دوکاندارین خوای گەورە پاداشان داتەوە کارێکی پیرۆزە بەڵام ئەگەر ئەم داهاتە لە خزمەت خەڵکی خۆمان سەرفکرێتەوە بێ لە زەکاتەکەی جارە باز نەکەین تەنها داراییەکە بەدادگەری تەوزیع کرێ هیچ خەڵکێکی هەژار نامێنێتەوە. بۆیە ئەگەر بینە سەرباسی زەکات و سەدەقەکەش واللهی خوای رب العالمین وعدەی داوە کە بەم زەکات و سەدەقەیەکەوە ئێمە دەیبەخشین بەرەکەت بخاتە ماڵ و داراییەکەمان. بۆیە گەورەمان عومەر خودای ڕازی بێ لە سەردەمی خلافەتی خۆی کاتێکەوە گەورەی ئیمانداران و دەیفەرموو والله لو منعوني عقالا كانوا يؤدونها إلى رسول الله لقاتلهم
والله ئەگەر ئەو مسلمان و سەحابە و هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەر یەک پەتە داوێک یەک گوریسێک یاخود بزنێکی لەڕ کە بۆ پێغەمبەری خوا دەهات ئەگەر منعی زەکاتم بکەن لەقاتە لەهم وەڵڵاهی شەڕیان لەگەڵ دەکەم. بۆیە بەڕاستی دەبێ برا گەورەی وڵات دەمڕاست و خەمخۆری ئەم وڵاتە هەستێ بە کۆکردنەوەی ماڵ و دارایی و سەروەت و سامان و پاشانەکە بەدەست لە ڕێگای دەستێکی ئەمینەوە دابەشێکە بەسەر خەڵکی هەژار و بێکار و نەبوو نەدارەکان. مامۆستا لەبەرەوەی کە کاتی بەرنامەکەم زۆر پێیماوە ناچارم مقاتعات بکەم و خێراتر پرسیارەکان بکەم. خەڵکێکی زۆر هەیە بەهۆی ئەوەی کە چواردەوەرەکەی خۆشی هەر وەزعیان باشە و ئەمیش زەکات و سەروەت و سامانێکی زۆری هەیە دەڵێت تا بۆ منە دەستی ئەمین شک نابم لە پێدانی زەکاتەکە یان نازانم زەکاتەکەم بەکێ بدەم بۆی بگاتە دەستێکی ئەمین بگاتە دەستێک کە پێویستە. لەم حاڵەتەدا مرۆڤ زەکاتەکەی پارە و خێر و خێراتەکەی بە چ کەسێک بدات دڵنیا بێت لەوەی کەوا ئەگاتە شوێنی ڕاستەقینەی خۆی لە کاتێکا کە خۆی هەژار و نەدارەکان ناناسێ و نازانێت کێن ئەو کەسانەی کە پێویستیان بە زەکاتی ئەمە. خوای رب العالمین دەفەرمێ جل جلاله دەفەرمێ فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون. واتە ئەمرە خەڵکێک کە شتێکی لێ ڕوون نەبوو با پرس بکە بە خەڵکێکی شارەزا. بۆ نمونە کە ئێستا خەڵکانێکە من ئاگادارم لەڕێ ئەم کەناڵانەوە کە پەیوەندیان کردو بە دەیان و سەدان و هەزاران خەڵکی دەتوانم بڵێم ناوی خۆیان نووسیوە بۆی کەەوە ئەگەر یامەتیەک و زەکاتێک کە بوو کۆمەکی بکرێن. بۆیە ئەو برا و مسلمان و خوا پێداوە دڵنەرمانی کە دەیانەوێ خەڵکی هەژار بدۆزنەوە و نایدۆزنەوە بابێ پرس بە جەنابەت بکەن پرس بەم کەناڵە بکەن پرس بە زانانی ئاینی بکەن و مەلایەکان کە مامۆستا دوو خەڵکی هەژارم پێ نیشان بدە تاوەکو بچم کۆمەکی بکەم. جا با بزانین لە باتی دوو خەڵکی هەژار و 200 هەژاری بۆ نابینمەوە لەناو 200 هەزاری بزانم سەتی لەوانەیە هەر پێداویستی ڕۆژانەشی نەبێ لەوانەیە نەبێ واللهی مامۆستا ڕیاض ئەگەر مقاتعە نەبێ لەو فترەی خوشتێک پەیوەندی پێوە کردم لەوەی کەەوە زۆر حاڵیان نالەبار و گوزەرانیان زۆر خراپە سوێندی خواردنەوە خواردنیان نییە ڕۆژانە فەرمی وەڵڵاهی دەستە سابوونێک و مستە تایتێکمان نییە خۆمانی پێخاوێنکەین و جلوبەرگمانی پێخاوێنکەینەوە تەسەوور بکە یعنی معاناتی ئەو خەڵکە لە لای ئێمەیە بەڕاستی ئێمە دەزانین و ئەم کەناڵانەی کەوا خەڵکی هەژار ڕووی تێکردو ئەوان دەزانن چێیە بۆیە من گلەی لەو برایە ناکەم کە خەڵکی هەژار نادۆزێتەوە بەڵێ ڕاستە دەسەڵات دوای کردو خەڵکێکی قڕ کردو خەڵکێکی هەژار کردو بەڵێ بەڵام ئێمە خەڵکی مسلمان و ملتەزیم ئەلوەکیل و کەلئەسیری کە دای بە کەناڵی ئاسمانی پەیام یان بەخشین یان ئەم کەناڵانی تر خوای گەورە زیادیان کە و هەر زۆریان کە وەڵڵاهی زەکاتەکەی وی لەسەری لا دەچێ و بە دڵنیاییەوەش ئەم هۆکار و وەسیلە و ڕاگەیاندن و ئیعلامە پیرۆزە ئیسلامیانە وەڵڵاهی وایان کردووە کە ببنە فەراغێکی زۆر باش بۆ پڕکردنەوەی فەراغێکی زۆر باش بۆ هەژار و فەقیر و نەبوو نەدارەکان تاوەکو بێباوکەکان تاوەکو ئەوانەی کە لە شەڕی ناوخۆی کوردستان باوکیان شەهید بووە و کوژراوە ئێستا نەماوە وەڵڵاهی زانیمە کەناڵی ئاسمانی پەیام و مسلمانان کۆمەکیان دەکەن کەواتە ئێمە بۆتینە پردێکی پەیوەندی لە مابینی خەڵکێکی دەوڵەمەند و خەڵکێکی هەژار توانیمانە هەموو کات هەژارەکان لەڕێی دەوڵەمەندەکانەوە ناسیا بکەین و پێداویستەکانیان دابین بکەین. بەڵێ مامۆستایان وەگەزانین یەکێ لە حیکمەتەکانی زەکات بنەبڕکردن و نەهێشتن یا کەمکردنەوەی ڕێژەی بەرچاوی فەقیری و هەژاریە لای کۆمەڵێ لە مرۆڤەکانی دیکە. پچڕکردنی زەکات مرۆڤی وامان هەیە 5 ملیۆن ملیۆنێ 2 ملیۆن زەکاتی دەکەوێت بەڵام پچڕی دەکات 25,000 بۆم عایلە 100,000 بۆم عایلە ینی ئەوە بەجۆر یان بۆ منە دەتەنەکە گەنمی هەیە یان کۆمەڵێ خواردنی دیکە ئەمیش بە جۆرێ لە جۆرەکان دابش دەکاتەوە بەسەر کۆمەڵی عایلەدا ینی هەر ئەوەندەیە بەتوانین بڵێن ژەمی مانگێ خواردن یانە یان بەشی بۆ مانگێکیانەکە ئەمە شێوازێکی دروستە یان بۆونە هەوڵ بدات تەواوی پارەکە بداتە عایلەیەک لە فەقیری ڕزگاریان بکە و ساڵێکی دیکە بتوانێت عایلێکی تریش لە فەقیری ڕزگار بکە. بەڵێ خوای گەورە پاداش داتەوە حکمت و فەلسەفەی زەکات و بەخشین بەڕاستی بنبڕکردنی پێداویستیەکانی ئەو مسلمانەیە واتە کاتێکەوە مسلمانێک هەیە پێویستی بە 3 ملیۆن هەیە لە باتی ئەوەی کەوە لە 50 مسلمانان وەربگرێت لە یەک مسلمان وەری بگرێ باشترە و کۆتایی بە پێداویستیەکان و دابینکردنی نەفەقەی وی دێ بە یەک جار وەرگرتن کۆتایی پێدێ ئەمە ئەسڵە ئەمە ڕەسەنەکەیە دەبێ وابێ واتە ماڵ و دارایەکە بدرێت بە کەسێک و پێداویستەکانی بنبڕکەی
بەڵام لە حاڵەتێکدا کەوا هەژارێکی زۆر هەیە خەڵکێکی خواپێداوی شەیە و پارێکی زۆریان هەیە دەکرێت ئێمە ببینە وەسیلەیەکی خێر و بتوانین ئەگەر نەتوانین خانوێک بۆ ئەم هەژارە بکرین بە 2 دەفتەر دۆلار دەتوانین مانگانە 100 دۆلارێک بم هەژارە بدەین و 100 کەس بەوە بدەین و واتە هەموو مانجێ نەک مەسرفیتەوە بەڵام ببینە وەسیلەیەک بۆ دابینکردنی نیوەی نەفەقەکەی ئەگەر وا بوو شتێکی چاکە بەو شێوازە بەڵام ئەسلی زەکات و سەدەقە و بەخشین بۆیەکەوە لە ناوبردننی هەژاریە بنبڕکردنی هەژاریە بۆیەکەوە مسلمانان بەڕاستی دەستپان نەکەنەوە ئەلیەد العولیا خەیر من یەد السفلا ئەو دەستەی دەبەخشێ خۆلەکن خوای گەورە بەرزترەوە گەورەتر لەوەی کە وەردەگرێ وانە ئەوەی وەردەگرێ شەرمەزار و گونەهبارە نە بەڵام بە هەر جارێک وەربگرێت جارێک داوا بکات زۆر نەنووزێتەوە زۆر نەپارێتەوە ئەو مسلمانە پێداویستەکانی جێبەجێکە ژنی بۆ دێنێ نەشتەرگەریەکی بۆ ئەنجام دەدا بەڵێ کۆتا پرسیارم وەڵامەکەشم لە یەک خولەکدا لەبەری کە کاتی بەرنامەکەم تەنها یەک خولەک و نیماوەنی خولەکەی بۆ پرسیارەکە شاردنەوەی زەکات و بەجێهێنانی فەریزەی زەکات لە چەندین فەرموودەدا بۆمان هاتووە کەوا نهێنی پێدانی سەدەقە و خێر و خێرات شتێکی باشە و تەنانەت ئەگەر دەستی ڕاستبەخشی با دەستی چەپ پێی نەزانێ ئەم هاوکێشەیە بەسەر زەکاتیشدا جێبەجێ دەبێ هەندێک خەڵک پێی وایە کەوا کەشفکردن و ئاشکراکردنی فەریزە و بەجێهێنانی فەریزەی زەکات دەبێتە هاندان یان بوونە ڕاچڵەکاندن و بیرخستنەوەی ئەوانی دیکە من پێم خۆشە بزانم لە زەکاتدا پێویستە نهێنی و بە نهێنی ئێمە بەجێبهێنین یان بە ئاشکرا و خەڵک پێی بزانێ بەڵێ خی گەورە پاداش داتەوە دوو حاڵەتە حاڵەتی یەکەمیان ئەوەیە ئەگەر لە جێگایەک بووی خەڵکی دەوڵەمەندی لێبوو بۆی کەوا چاوت لێ بکەن لاسایت بکەنەوە ئەوانش ببەخشن وا باشە ئەگەر زەکاتە ئەگەر سەدەقەیە ئەگەر خێرە بە عەلەنی بێ بۆ تاوەکو ئەو چاوی لێ بکەن و ئەوانش ببەخشن ئەمە یەک وەزاری واشمان هەیە خەڵکێکی نەفس گەورەمان هەیە کەوا شەرمیان بەخۆیە کە خوای گەورە دەفەرمێ للفقراء المهاجرين الذين أخرجوا في سبيل الله لا يسألون الناس إلحافا تا کۆتای ئاەتەکەی تعریفهم بسیماهم خەڵکێکمان هەیە نەفسی گەورەیە پیاوێکی بەڕێزە پیاوێکە کەوا شەرم دەکا وەربگرێ زۆرش هەژارە بەڵام لە جێی عەلەنی بەو خەڵکە نەدرێ باشە بە لە جێیەک بێکەوە بە نهێنی بێ بۆیە ئەگەر بێت و خەڵکێک بە زەکات کە واجبە و ئەعلانی بکا گونەهبار نابێ لەبەرچی لەبەرەوەی ئەمە واجبە ئەسڵ وایە خێرەکانمان نهێنی بێ واجبەکانمان بە ئاشکرایی بێ بە عەلەنی بێ لە کەناڵەشی ئاسمانیەوە ئەگەر ڕاشی بگەێنێ فڵانکەس زەکاتی بەخشی یان فڵانکەس زەکاتی دا یان وەریگرت نابێتە لەنگولاری لە بۆ بەخشین و لە بۆ زەکات دانەکەی بەڕاستی بۆیە عیبە لەوەدایە کاتێکەوە خەڵکێک بەس بۆ منەت و بۆ ئەزیەت و بۆ ڕیابازی ئیعلانی بکە ئەمەیان خەتەرە بۆیە کاتێکەوە لە کەناڵێکی ئەوها کە خەڵکێکی هەژار کۆبووەوە لە شوێنێک شتیان بۆ دابەش دەکرێ بەڕاستی ئەوە نمونەیەکە بۆی خەڵکانێکی بوێر و دلێر و چالاک ئەو هاچاویان لێ بکەن بۆیە ناتوانین بەگشتی قسام بکەین هەندێکەیە پێویستە بە نهێنی بێ وەکو باسمان کرد و ئەوانەی کە ئەوانی تریش پێویستە بە ئاشکرا بێ خی گەورە پاداش زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عوسمان کانی کوردەیی زانای ئاینی کە ئەم شەو لە ستودیۆکەمان لە شاری هەولێر میوانی بەرنامەکەم بووی بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی ئازیزیش ئومێدەوارم خی گەورە بە زەکات و خێر و خێراتی دەوڵەمەندەکان کۆمەڵگەکەمان بڕازێنێتەوە لەو گەندەڵی و فەساد و بێسەروبەری و قەیران و بێموچەی و بێ ئیشەی کە دەسەڵاتداران گورگە ویست پەرستەکان دروستیان کردو بەسەر کۆمەڵگەکەمان پاک بێتەوە و بەرەو کۆمەڵگەیەکی کامەران و ئاسوودە و خۆشگوزەران هەنگاو بابێت تا بەیەگەشتنەوەی تر بەخوای گەورەتان ئەسپێنم خواتان لەگەڵ هەر شاد و سەرکەوتوو بن.